ئەمڕۆ ئێمە بزانین تا چەند مناڵی نەبەکام لەناو کۆمەڵگەی ئێمەیە بە شێوازێکی تەندروست مامەڵەی لەگەڵاکرێ و ئێمە لەم نێوەندەشە هەمیشە باسی واکەین کە کۆمەڵی ڕێکخراوی زۆر باشمان هەیە هیچ لەو ڕێکخراوانە مناڵپارێزی کوردستانە کە بە شێوەیەکی گشتی نەک بۆ تەنیا مناڵی هەرێمی کوردستان بۆ مناڵی هەموو بەشەکانی تر و بۆ مناڵانەشی کە پەنایان بۆ ئێمە هێناوە لەگە خێزانەکانیان لەلای ئێمە ئەمێنن و لە هەمان کاتیشە ئەوەی کە گرنگە کۆمەڵێک چالاکی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەیە وەکو چالاکی تەندروستیەکان تیمێکیان هەیە کۆمەڵی مناڵ لەسەر شەقامەکان پارێزگاریان لێەکەن تیمێکی کیان هەیە بۆ نمونە لەوانەیە ئەو مناڵانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بیان بەرە دەرەوە تیمێکی کیانێ وەکو سنتەری چاودێریکردنی تەندروستی کەواتە ئێمە چۆن بتوانین گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بۆی کە زانیاری زیاترمان وەرگێ وەربگرین و بزانین ئامارەکان چییە ئەمڕۆ بیانێکی زۆر بەڕێز مالای خات و بنەر محەممەد کە بەڕێزیان لە بەڕێوەبەری بەرنامەی تەندروستی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونە فەرموو بەخێر بێت ماندووش نەبن سپاس بۆ هەوڵە جوانەکانتان بنارخان بەخێر بێ خاتوو سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت من سەرەتا پێم خۆش بوو لەوەی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕێکخراوێکی زۆر چالاک و ئەکتیڤە و هەمیشە بە ئەرکەکانی خۆی هەستاوە دەستخۆشیتان لێکەین بۆ خۆت و بۆ هاوڕێکانت و بۆ تەنانەت ستافی بەڕێوەبەر و هەموو ئەو تیمانی کاتانە هەمووشتان کچوکوڕی گەنجن یاخوا لەشتان ساخ بێت بەبێ ماندووبوون کاری خۆتانەکەن بەس ئەمڕۆ با تایبەتی کەین بۆی کە وەکو شوێنی چالاکی ئێوەی پزیشکی بۆ منداڵی نەبەکەم چۆن کارتان لەسەر ئەم بابەتە کردو چۆن هاوکاری و مناڵانە سەرەتا بەیانیتان باش سپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕێکخراوەکە لە ساڵی 1990 کۆدامەزراوە بەڵام لە چوار بەشی سەرەکی لە چوار بەرنامەی سەرەکی پێکات و بەرنامەی پاراستنی مناڵە بەرنامەی تەندروستی بەرنامەی پەروەردە و بەرنامەی گەنجانمان هەیە هەر چوار بەرنامەکەمان لە مناڵانی یەک ڕۆژ تاوەکو هەردە ساڵ چالاکیەکانیان هەر چوار بەرنامەکە چالاکیەکانیان نەگرێتەوە ئەمڕۆ ئەگەر بمانێ من وەکو نوێنەری بەرنامەی تەندروستی هاتوومەتە ئێرە بەرنامەی تەندروستی لە 2005 دامەزراوە لە هەر چوار پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک هەیە ئۆفیسمان هەیە هەروەها لە 2024 ئێستا لە بەغاژ ئۆفیسمان کردوتەوە کار و چالاکیەکانی بەرنامەی تەندروستی بۆ هەموو مناڵێکە کە دانیشتوویش هەرێمی کوردستان بێ و لە ئێستاشا عێراق بێ چون پرۆژێکی درێژخایەنتان هەیە چۆن خزمەتی ئەم منداڵاناکەن پێویستیان بە خزمەتگوزاری پزیشکی هەیە ئێمە سەرەتا لە کاتی دامەزراندنی بەرنامەکەەوە هەتاوەکو ئێستا ئامانجمان کەمکردنەوەی ڕێژەی نەخۆشیە بە هۆشیارکردنەوەی کۆمەڵگا ئامانجی سەرەکیمان لە بەرنامەکە ئەوەیە پاشان پاش ئەو ئامانجە لە پاڵیا هاوکاریکردنی ئەو خێزانانی کە باری داراییان کەمە بۆ ئەوەی ئێمە هاوکاریان بین لە چارەسەرکردنی مناڵەکانیانە و بێجگە ئیتر ئەم ئامانجە بە چەند پرۆژەیەک و بە چەند بەرنمەیە کە بە بەردەوامی لە 2005 گۆڕانکاری تیا ئەبێت و هەر جاری و هەر ساڵی بە پرۆپۆزەڵێکی تایبەتەوە ئەچینەوە خزمەتی مناڵەکە شەخات و لەگەڵەوەی کە ئەزای مناڵپارێزی کوردستان بەشێکی زۆر گرنگی هەیە وەکو سێکتەری تەندروستیان یەتوانی بڵێن ئەمە کاری بۆ کردووە کە مناڵ ئەگەر لێرەش چارەسەر نەکرێت بینێرێتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن ئێوە لەم ساڵدا بۆ منداڵی نەبەکام چه هەوڵێکتان ناوە چۆن کارتان کردووە ئایا لێرە کاریان بۆ بکەن یاخو بیان نێرنە دەرەوە یاخو کەسی پسپۆر بێنن بۆ ئێرە کاری لەسەرم بابەتە بکە پێمان خۆشە زانیاریمان بێتە لەسەرمە ئامانجی مناڵپارێز و بەرنامەی تەندروستی چارەسەرکردنی ئەو مناڵانەیە کە تووشی نەخۆشیەک ئەبن یاخود لێرە چارەسەریانە بۆیە ئێمە لە هەر بوارێکە ئەبێت ڕێگای گرینە بەر هەندێک بوارمان هەیە کە پێویستە ئەم مناڵانە برێتێتە دەرەوە لەبەر ئەوەی پسپۆری تایبەت لەم بوارانە کە بە خۆشحاڵیەوە لەم ساڵانی کۆتاییە بەهۆی بوونی ستافی ناوخۆی و پێگەیاندنیان لەلایەن مناڵپارێز و بە شێوەیەکی تایبەت و بە شێوەیەکی گشتی ئەلحەمدولیلا ئێستا
زۆربەی ستافی تووبیمان متەکامیلە پێویست بەوە ناکە کە نەخۆش بنێرینە دەرەوە یاخود ئەگەر بیشینێرینە دەرەوە بە ڕێژەیەکی زۆر کەم ئەنێرتێنە دەرەوە لە سەرەتای دروستبوونی بەرنامەکان ناردنە دەرەوەی مناڵ زۆر بوو بەڵام لەگەڵ دروستبوونی بەرنامەکەیە لەگەڵ ناردنە دەرەوەی ئەو وەجبە مناڵانی کە ساڵانە ئەنێردرانە دەرەوە تیمی پزیشکی خۆشمان ئەنێردرانە دەرەوە بۆ ئەوەی ئەم تیمانە توانایەکی وایە بێت لە داهاتووە پێویست بەوە نەکا ئێمە مناڵ بنێرینە دەرەوە ئەلحەمدولله هەستەکەین گەیشتوین بە نزیکەی ئەتوانین گەیشتوین بەو ئامانجەمان و ئێستا تیمی پزیشکیەکانمان هەمووی لە هەرێمی کوردستانە حازرن ئەگەر لە بوارێکی زۆر کەما بێت ئەو کاتە هێنانەوەی تیممان هەم بۆیە کارێکمان ناردنە دەرەوەی تیمەکان بووە لە پێشوا و ناردنە دەرەوەی نەخۆشەکانیش بوو. لەم ساڵە بە حکمی ئەوەی کە باسم کرد کە تیمەکان متەکامیلن هەوڵمان ناوە ئێمە ئیش بکەین لەگەڵ خەسخانە حکومیەکانە چونکە بەشێک لە کار و پرۆژەکانی بەرنامەی تەندروستی هاوکاریکردنی نەخۆشخانە حکومیەکان ئێمە زۆر مەبەستمان وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کۆمەلگا بەرەو ئەوە بەرینەوە کە سیقەیەک لە نێوان کۆمەلگا و کەرتی حکومیە دروست بکەینەوە چونکە پێمان وایە بەپێی ئەو هەڵسەنگاندنانی کە ئێمە بۆ کەرتی تەندروستی کردومانە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە لە ئاستێکایە کە پێویست ناکە خەڵکی بۆ ڕادێلی ترسێت کە ئێمە ئەگەر نەتوانین بچینە کەرتی ئەهلی ئەوە چارەسەرمان نییە بۆیە ئێمە زۆر ئیش لەسەر ئەواکەین کە خەڵکەکە بگەڕێنینەوە بۆ کەرتی حکومی بەمەش بە هۆکاری ئەو هۆکارە ئابووری کە چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی تێکەوتووە کەمی هەندێک جار کەمی ستافمان بۆ دروست بۆی دامەزراندن نیە لە کەرتی حکومیە هەندێک مواد هەیە کە نەتوانراوە دابینیکە مناڵپارێزی کوردستان لەو بوارانەیە ئیشەکە لەگەڵ چەند ڕێکخرا و قونسوڵخانەیەک لە وڵاتانی جیهانە ئیشەکە چی ئەکەین ئەگەڕین بەسەر هەموو بڵین بەڕێوەبەرایەتیە گشتیەکانە بڵین بەڕێوەبەرایەتی گشتی سلەیمانی هەولێر دووهۆک کەرکووک ئەچین سەردانیانەکەین و تەنسیقات دروستەکەین و سەردانی ئەو بەشاناکەین کە نەخۆشی مناڵ لە حکومیەکانە هەیە داواکاریەکانیان وەرەگرین و بەپی داواکاریەکانیان ئێمەش ئەوەی لە توانای مناڵپارێزا بێت بۆیان دابینەکەم هەندێک جار هەیە ئەمە لە توانای مناڵپارێز بە دەرەبێت ئەو کاتە پەنابینە بەر ڕێکخراوە جیهانیەکان بۆ دابینکردنی ئەو پێداویستی ئەو نەخۆشخانانە لەم ساڵا و تایبەت بە پرسیارەکەی بەڕێستان بۆ نەخۆشخانی نەبەکامەکان لەبەر ئەوە ئێمە فۆکەسێکی زۆرمان لەسەر بەشی نابەکامە لە خەسخانەی مناڵانەکان لە سلەیمانی لە 2005 دەستمان کردو بە نوێژەنکردنەوەی بڵین بەشی نابەکام لە هەردوو نەخۆشخانی دکتۆر جەمال و نەخۆشخانی مناڵ بوون لەم ساڵە پێویستیان بە کارمەند بوو ئێمە بە ستاف بە 54 ستاف بەشداریمان کردووە لەو نەخۆشخانانەیە لە هەولێر بە پێی هەڵسەنگاندنەکان ئەوان پێویستیان بە ئامێرێکە پێڵەن ئینکوبەیتەر بە عەرەبیش پێوترێ حاصینە بەداوای لێبردنەوە نازان بە کوردی چی پێ ئەوترێ ئەوەی کە مناڵی نەبەکام ئەوەی کە تیامێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر ئەمە مایەوە ئەمەی لە سلەیمانی بوو لە توانای مناڵپارێز خۆیان بوو خۆی دابینی کرد و بە خۆشحاڵی و ڕێکخراوی LDS ئەمریکی پاڵپشتی کردین بۆ دابینکردنی ئەو ئینکوبەیتەرانە لە پارێزگای هەولێر پێشتر لە هەفتەی ڕابردووە پێشکەشمان کردن بە سوپاسەوە بڵین تەندروستی هەولێریش وڵات دەستخۆشیتان لێکنێ من بەڕاستی ئەمانزانی مناڵپارێزی کوردستان لە پارێزگای سلەیمانی و شوێنەکانی چواردەوری بەڵام ئێوە هەوڵێکتان ناوە لە پارێزگای هەولێر و لە نەخۆشخانەیەکە ئەم خزمەت گوزاریە بگەێنە ئەوێ ئەمە جێکی دەستخۆشیە دەستان خۆش بێ بەڵام دابینکردنی ئەوە بەپێی پێویست توانوێتی خزمەت بە هاوڵاتیان بکە بۆ مناڵانی کە نەبەکام چکە زای خات و بنارە و مناڵانی نەبەکام منیان پێشوەختە لە دایکە بن یاخۆ هەندێک خانم خۆی ئەوێت پێشتر ئەو مناڵە لە دایک بێت دوایی ئەو گرفتەی بۆ دروستە بێت کە نۆمانگ و نۆڕۆژەکەی خۆی تاونەکە بەڵام ئێوە تا چەند خۆشتان کارتان لەسەرەوە کردووە بۆ مناڵپارێزی کوردستان تا چەند وەکو سێکتەرە تەندروستێکی خۆتان جەختان لەسەرەوە کردو هەم هۆشیاری هەم پێداویستێ تەندروستیەکان هەم ئاوردانەوە لەو شوێنانەی کەم گرفتەی زۆرتیە کاری لەسەر بکەن ئێمە ناڵم ینی سیاسەتی بەرنامەکە بەو شێوەیە کە سەرەتا بە هۆشیاری دەست پێکەین بەڵام خۆتانەزانن لە عالەمی شایانی ناتوانیت بە هۆشیاری بڵی تەواو ئەگەما ئەوەی کە 100% ئەو نەخۆشیە بنبڕەکەمەوە بە هەندێک لە جۆری نەخۆشیەکان هەیە کە ئەمە پەیوەندی نییە بە هۆشیارکردنەوە ینی خۆی لە جێنەتیکی ئەو خێزان
خێزانەیە هەیە هەنێ جار دووبارە ئەبێتەوە هەنێ جار هۆکارە دەرێکیەکان پەیوەندیان پێوە هەیە ئەتوانین وا بکەین کە بەهۆی هۆشیاری و بەشێک لەو نەخۆشیەکەم بێتەوە بۆیە ینی ئێمە بە پێویستی زانین لەگەڵ هۆشیاریکردنەوەکەیە هینەکەشمان بەردەوام بێ بەدڵنیاییەوە ئەوەی کە ئێمە دابینمان کردووەکو مناڵ پارێزی کوردستان ناتوانین بڵین 100% پێداویستی نەخۆشخانەکان و پارێزگاکان تەواو ئەکا بەڵام ئەوەی لە توانای مناڵ پارێزا بێ ئەوەی لە توانای وەکو ڕێکخراوەی یا بێ پێم وابێ کێکین لە ڕێکخراوە تاکەکان لە هەرێمی کوردستان و عێراقیشە چونکە هەم لە هەموو شارەکان بەردەستین و لە بۆ هەموو کۆمەلگاکانە بڵین ببورن ئەو کۆمەڵ بڵین ئاوارەکان پەنابەر لەگەڵ کۆمەلگای ناوخۆشمان هەیە ئێمە بۆ هەموو ئەمانە بەبێ هیچ جیاوازیکی نەتەوەیی دینی ئێمە خزمەت گوزاریان پێشکەشەکە ئیتر ئەوەی لە توانای ئێمە یابێت و بەبێ جیاوازی شارەکانیش ئێمە بە پێویستی نەخۆشخانەکان و کەرتی حکومەکان ئێمە هاوکاریانە بین بەڵام بە دنیای 100% نیە لە پەڵم هەوڵە جوانانەیە و بێ ئەوەی کە ئێوە هیچ با بڵین جیاوازیە بکەن بۆ منداڵانێکیش کە توشبووی نەخۆشی شێرپەنجان هەم لە ڕوە تەندروستێکەوە یارمەتیانەدەن هەم لە ڕوە دەرونیەکەوە کە بتوان ئەو واقع ئاسانتر لە ڕاستیە قبوڵی بکەن بعد بینە سەر ئەم هەوڵە جوانەشتان ڕاست دەکەن وەکو سەرەتا ئاماژەم پێکرد بەرنامەی تەندروستی بەرنمەیەکە و لە چەند پرۆژەیەک هینووە یەکێک لە پرۆژەکانی ئەوەم بوو کە ئێستا باسمان کرد هاوکاریکردنی کردی حکومیە یەکێکی تر لە پرۆژەکانی هۆشیارکردنەوەیە بەشێکی تر لە بەرنمەیەکی تر بڵین پرۆژەیەکی ترمانەیە پێی ئەوترێ پرۆژەی ئارا ئەم پرۆژەیەمان لەناو بەرنامەی تەندروستیە لە هەر چوار پارێزگاکە بەردەستە بەناوی پرۆژەی ئارا لە نەخۆشخانەکانی کە چارەسەری کیمیایی یاخود چارەسەری نەخۆشی شێرپەنجە ئەدرێ بە مناڵان کە بەشی مناڵانی تیابێ وەکو سنتەری ژین لە دووهۆک نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و سنتەری ژیانە و نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لەم پرۆژەیەمانە ئێمە دوو ئامانجی سەرەکیمان هەیە یەکەمیان ینی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بین بەو خێزانانە بۆ منداڵانی کە توشبووی نەخۆشیەکان چونکە خۆتان نەزانن بە نەخۆشیێکی ترسناک ناو ئەبرێت جاریوا هەیە هەر بە گەیشتنی هەواڵەکە بە خێزانەکە و بە ماڵەکە حاڵەتی دەرونی و کۆمەڵایەتی ئەو خێزانە تێک ئەچێ بۆیە ئێمە لە پاڵ هاوکاریکردنە تەندروستیەکانمان بۆ ئەو خێزانانە ویستومانە کە کار لەسەر لایانی دەرونی و کۆمەڵایەتی ئەو خێزانانە بکەین و پێیان بڵین نەخۆشیەکەیان پێ بناسەنین چۆنەتی ڕێگاکان کارەکەیان بۆ ئاسان بکەین بە هاوکاری تیمە پزیشکیەکان بە سوپاسەوە زۆر هاوکارمانن کارمەندمان هەیە لە هەر چوار پارێزگاکە ئەم کارە ئەکەن لە پاڵ ئەوەشە ئێمە هاوکاری دارێت چکە خۆتان نەزانن نەخۆشی شێرپەنجەیەکە کە لەو نەخۆشانەی کە توێچووکی زۆری هەیە بۆ چارەسەرکردن لە پاڵ ئەوەی کە هاوکاری دەرونی و کۆمەڵایەتیەکەین بە پێی توانای مناڵ پارێز هاوکاری نەخۆشەکانمان کردو لە ڕووی داراییەوە و پەیوەندیمان کردو بە ڕێکخراوە جیهانیانی کە لە دابینکردنی دەرمانە هاوکارمانن چونکە یەکێک لە کێشانی کە لە هەرێمی کوردستانە توشمانە بێت کوالیتی ئەو دەرمانانەیە کە لە نەخۆشخانەکانە بەکاریە بۆیە ئێمە هەوڵین هەتا بتوانین و لە توانانەمانە بێ ئەو دەرمانانی کە پێویستن بۆ ئەو نەخۆشیانە بیانهێنینەوە تقریبن لە سەرەتای 2024 هەتاوەکو ئێستا بای زیاتر لە 13 ملیۆن دلار دەرمان بەخشراوەتە ئەو نەخۆشخانانە بۆ چارەسەرکردنیان کە هەستەکەم ئەوە کارێکی زۆر ناوازەیە بۆ هەرێمی کوردستان خۆتان نەزانن بە مۆز ئەمادی کە ئێستا حکومەت ینی خەڵکی تایە ئەژی و بەجدیژ خێزانێک کە نەخۆشی ینی شێرپەنجی هەبێت تۆزێ بارەکەی قورسترە لە کەسێکی ئاسایی ئێمە بەم چوار پلانە هاوکاری و نەخۆشخانە ئەو نەخۆشاناکەین کە لە نەخۆشخانەکانی شێرپەنجە ئەمێنەوە دەستان خۆش بێەوە ئێمەش لە ڕابردووە بەڕاستیە لە پرۆگرامەکەی خۆمانە من ئاماژەم پێە من نتوانم بڵم بە دڵخۆشی و ئامارەکانی نەخۆشی شێرپەنجە تۆزێک کەمتر بۆ تۆ چارەسەرەکان زیاتر خراوەتە بە بەردەست لە ڕێگەی تیمەکان و پزیشکەکان و لە ڕێگەی ئەوەی کە هاوکاری هاوڵاتیانەکەن ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ هەموو کارمەندانە و ئێوەش وەکو بەشێکی گرنگ کە لەم بابەتەیە کارەکەن یەکی تر لەو خاڵانەی کە ئێوە لە پاڵ هەموو ئەم کارانێکیکەن پەیوەندیەکانتانە پەیوەندیەکانیش بە دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کۆنسۆڵانەی کە لە ناو هەرێمی کوردستانە ماونەتەوە و ئەیانوێت کارێک بکەن بۆەوەی کە بتوان هەم پەیوەندی هەرێمی کوردستان و عێراق و وڵاتەکەی خوێنەوە بەڵام ئێوە ئەم هەلەشتان بۆ خۆتان قۆستۆتەوە کە لەوەی کە
پەیوەندیشان لەگەڵا دروستکەن ئەگەر مناڵێک نەخۆشیێکی دەکمەنی هەبوو یاخو کتوپڕی هەبوو یاخو پێویست بکات تیمێک لێەوە بێتێرە مناڵەکە ڕەوانێ بکرێتێرە ئێوە ئەمەتان بۆ خۆتان کردوێتە بەردەستێک کە بتوان کاری لەسەر بکەن پێمان خۆشە ئاماژە بۆ بێخات ڕاستە ئێمە لەگەڵ ڕێکخراوەتیانەکان لەگەڵ قونسوڵەکان لەگەڵ سەفیرەکان کە لە هەرێمی کوردستانە ئەمێننەوە ئێمە پەیوەندێکی باشمان هەیە بۆ ئەوەی کە لە کاتی پێویستە بتوانین سوود لەوان وەربگرین و بڵین وەزئی کوردستانیش بگەێنین ئەوێ لە ڕووی تەندروستی و بە تایبەتی ئێمە ئیش لەسەر مناڵەکەن چونکە هەندێک کاتێ ئەگەر کەسێک نەبێت بیگەێنێت پێ ئەچێ ئەوە تۆزێ قورس بێ بووە ئێمە لەگەڵ زۆربەی قونسوڵ و سەفیرەکان لە هەرێمی کوردستان پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانیانە پەیوەندیمان هەیە ئەمە لە کاتی ناردنە دەرەوە و بەڕێزیش ئاماژە و پێک لە کاتی ناردنە دەرەوەی نەخۆش و مناڵەکانە زۆر پێی سوودمان لێبینە سوودمان لێبینی و ئەیانێرینە دەرەوە بۆ ئەو کەیسانی کە زۆر زەحمەتە لە هەرێمی کوردستانە چارەسەر وەربگرن یاخود لە کاتی هێنانەوەی تیمەکانە چونکە ئێمە ساڵانە تقریبن 8 بۆ 10 تیم لە دەرەوەی کوردستانەوەیەتەوە کە لە ئێستاە جگە لە یعنی ئامانجمان لە چارەسەرکردنی نەخۆشەکان ڕاهێنانی ستافەکانی ستافە بڵین پزیشکەکانە لە هەرێمی کوردستانە لە وڵاتانی ئەمریکا بەریتانیا سویسرا لە سویدەوە بەردەوام ئەمانە سەردانی هەرێمی کوردستانەکەن وەکو ڕاهێنان بە تیمە پزیشکەکان مکانەکەن و لە پاڵیشیا ئەو کەیسانی کە زۆر قورسن و لێرە چارەسەریان قورسە چارەسەری نەخۆشەکانیانەکەن بەمە هەم لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان و لە ناو عێراقیشە چەند ڕێکخرا و کۆمپانیایەکەیە کە زۆر هاوکارمانن بە سوپاسەوە لەوانە نەخۆشخانەی کەفیلە ئیبن بتارە کە بەجددی زۆر هاوکاری ڕێکخراوی ناوپارێزی کوردستانن لە هێنانەوەی تیمیان بۆ هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان لە ناردنیان بۆ نەخۆشخانەکان و هەندێک کۆمپانیا و ڕێکخراوی تریش هەیە لە هەرێمی کوردستانەوە کە بە سوپاسەوە زۆر سوپاسیانەکەین زۆر هاوکاری بەرنامەی تەندروستی یەکێک لەو کۆمپانیایانە کە نەبێ بە ڕێکلام بووی بەڵام لەبەر ئەوەی کارەکە کارێکی خێرخوازیە زۆر هاوکارمانە کۆمپانیای قەیوانە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری بودجەی بەرنامەی تەندروستیمان بۆ دابینەکە لە هەج بوارێکە ئێمە پێویستمان پێیان بێ لە ناردنە دەرەوەی مناڵا بێ ئەنێردێنە دەرەوە ئەگەر ئێمە پشگیری و مناڵە بکەین لە دابینکردنی دەرمان و شوێنیمانەوە بۆ هەج لایەنێکا بێ پێویستمان پێیان بێ ئەم نەخۆشخانانە ئەو بڵین کۆمپانیانە زۆر هاوکارمانن ڕێکخراوی دایرکت ریلیفی ئەمریکیمان هەیە بەڕاستی زۆر هاوکارە لەگەڵمانە ڕێکخراوی سویس کرۆسمان هەیە لە سویسراوە زۆر هاوکارمانە ئەمە هەمووی بەوەی پەیوەندیەکانمانەوە کە دروست کراون لە هەج کاتێک و لە هەج بوارێکە ئێمە ئیشمان پێیان بێت ئەوان بە سوپاسەوە زۆر هاوکاری ئێمن ڕێکخراوی LDS ئیشمانێک کە ئەمەش ڕێکخراوێکی ئەمریکی زۆر هاوکاری ئێمە ڕێکخراوی کلێفتمان هەیە کە بەردەوام ساڵانە تیمەنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان و لەگەڵ نەخۆشخانەی ئیمێرجنسیەکەی سلێمانیە سنتەرێکی تایبەتمان دروست کردووە کە بە سەرپەرشتی بەڕێزیانن تیمەکە زۆر لە ئێستا پێشکەوتووە کە ئەتوانم بڵم لە هەرێمی کوردستانە تاکە سنتەرە کە بەو ڕادەیە کار لەسەر مناڵاناکە کە نەخۆشی دەمولی و کەروێشکیان هەیە ئەم نەخۆشیانە نەخۆشیەکن بەردەوام پێویستیان بە چاودێری هەیە کاتێکە مناڵێک هەر لە سۆنەرەکە لەگەڵ دایکیا کە بۆیان دەرەکەی ئەم نەخۆشی دەمولی و کەروێشکی هەیە ئیتر ئەم ماڵە بتێ و نەتوێت حاڵەتی دەرونی تێکە چێ دایکەکە ئێمە سپاس بخوا لە ئێستاە ئیشەکەی لەسەر ئەوەی هەر لەگەڵ دایکەکە دەست پێ بکەین دوای بە هاتنە ژیانی مناڵەکەەوە ئەم مناڵە لە سەرەتای لە دایکبوونی تاوەکو گەیشتنی بە 8 ساڵ 6 بۆ 7 جار پێویستی بە نەشتەرگەری گەورە هەیە ئەم نەشتەرگەریش چونکە لە ڕووکاری دەموچاوی مناڵەکەیە کاریگەریکی دەرونی زۆری هەیە پێویستی بە پزیشکی پسپۆری زۆر بەتوانە هەیە بۆ ئەوەی ئەم نەخۆشیە لە دەموچاویا بشارێتەوە بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی کلێفت بە سەرپەرشتی دکتۆر برایان سۆمەرلاند سەرپەرشتی ئەو پرۆژەی کردوون هەتا ئێستا سنتەرەکە کەوتۆتە سەرپی خۆی بەسپاسەوە بۆ بەڕێوبەرانی و بەڕێوبەری بڵین نەخۆشخانەی ئیمێرجنسی سنتەری سۆمەرلاند ئەم پرۆژەیەمان کەوتۆتە سەرپی خۆی لە ئێستاە لە هەرێمی کوردستانە تاکە سنتەرە بەو شێوەیە کە بە گشتگیری لەسەر هەموو بوارەکانی ئەو نەخۆشی ئیشکا بڵین لە شوێنێکی تر تەنها نەشتەرگەریەکە ئەکرێ ئەم نەشتەرگەریە ڕاستە وەکو نەشتەرگەری ئەکرێ بەڵام ئەم مناڵە پێویستی بە لایانی دەرونیە پێویستی بە چاکسازی لە دەم و ددان و شەویلگەیە پێویستی بە ڕاهێنانی قسەکردنە ئێمە هەر چوار بەشەکە
ئیشی لەسەرەکەین لە یەک کاتە ینی بە هەر چواریان بە یەک ئیتیجا هەڕوا تاوکو ئەو مناڵەوەی لێ پێویستی بە هیچ چارەسەرێک نام. چالاکیێکی ترشتانەیە بۆ مناڵانەی کە کێشەی قسەکردن و ئاخاوتنیانەیە لەسەرمەکەهێنانەکان چارەسەرەکان ڕاستە ئەو بەشەی بڵێن سنتەری سۆمەرلاند لە نەخۆشخانی ئیمێرجنسی یەکێک لە بەشەکانی ئەبێ ڕاهێنەری ئاخاوتنێ هەبێ ڕاهێنەری ئاخاوتن ئەم مناڵانە پێویستیان بە ئەوەیە کە قسێ بتوانن قسەکردنیان چونکە بەهۆی کێشەکە لە ناو شەویلگە و مەڵاشویانە هەیە ناتوانن بە تەواوەتی زمانیان بجوڵێن و ئەو دەنگانە بە تەواوەتی دەرکەن بۆیە پێویستیان بەوە هەیە تاوەکو 4 بۆ 5 ساڵ لە 2 بۆ 6 ساڵیە ڕاهێنەری ئاخاوتنیان هەبێ ئەم ڕاهێنەرە هەفتانە ئەم مناڵانە ئەبینێت و هەتاوەک وای لێ کە پێویستی بە هین نامێنێت دانی پێویستی بە ڕاهێنەر نامێنێت و ئەتوانێت قسەی خۆی بکات لەگەڵ ئەوەشا ئێمە خۆتانەزانن لێ کۆمەڵگای ئێستا ئەم ژیانی کە ئێستا ئێمە ئەیکەین مناڵان زۆر کێشەی گفتوگویان هەیە مناڵان درەنگ ئەکەونە قسەکردن ئێمە ئەلحەمدوللا هەستەکەین یەکێکی لەو ڕێکخراوە دەگمەنانی کە لەو بوارەیە ئیشەکەین بە پسپۆری زۆر تایبەتەوە ئیشی لەسەرەکەین هەچ مناڵێک کێشەی گفتوگوی هەبێ و خێزانەکەی لە توانایانە بێ خۆیان سەرپەرشتی ئەو پرۆسێ بکەن ئێمە کردومانە بە ئەرکی سەرشانی خۆمان و هەفتانە ئەو مناڵانە ئەبینرێن و بڵین ڕاهێنانیان پێ ئەکرێ هەتاوک ئەو کاتێ ئەتوانرێ جامنویستمەوە بکەم بە پرسیارە لەوانەیە ساندێ لەو دایک و باوکانەیە گەر مناڵێکیان هەبێ لەوەی کە هەم ئاخاوتنی باش نەبێ نەخۆشیی هەبێت و نەشتوانێت بە شێوازێکی باش پارەی هەبێ لە بەردەستیان چۆن بتوانێت پەیوەندی بێەوە بکات چۆن ئەتوانێت بێتە لای ئێوە دایکە بڵێ من مناڵەکەم پێویستی بە هاوکاری ئەوەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەکو ئاماژەم پێ 4 ئۆفیسی هەیە لە هەر 4 پارێزگا کە بەردەوام وەکو دەوامێکی ڕسمی لە یەکشەمان تا پێنجشەمان لە 8:30 تا 4 ئێمە ئۆفیسمان کراوەیە بەرامبەر هەموو کەسێک کە پێویستی بە هاوکاری ئێمە بێت بۆیە هەچ کەسێک و لە هەر شوێنێکە داوای هاوکاری لە ئێمە بکات ئێمە ئامادەین بەڵام ئێمەش لەبەر ئەوەی توانای ڕێکخراوە کە بەو ڕادێنیە کە بتوانێت هەموو ئەو خێزانانە لە ئەستۆ بگرێ چەند مەرجێکمان هەیە هەڵسەنگاندنمان هەیە بۆ خێزانەکان ئەزانین هەموو ئەبێت هاوکاریان بکرێ بەڵام بە حکمی توانای ڕێکخراوە کە ناتوانێت کە هەموو ئەو هێنانە بکرێ ئێستا لە ئێستا تیمی بڵێن مەیدانیمان هەیە ئەچێ سەردانی دوای هاتنی خێزانەکان بۆ لای ئێمە بۆ هەر جۆرە نەخۆشیێک و هەر جۆرە هاوکاریە کە پێویستیان پێبێ سەردانی ئێماکەن تیمی مەیدانیمانە چێتە ماڵی بەڕێزەکە و بەبێ کامێرانی چووکە تۆزێک لە وڵاتەیە بە حکمی بوونی کامێرا و شت تۆزێ بەلایەنەوە قورسە ئێمە مناڵپارێزی کوردستان بە هیچ نوع ڕێگە نادرێ کامێرا و وێنەی ئەو مناڵانە بگیرێت فۆرمێکمان هەیە و فۆرمەی بۆ پڕەکەینەوە ئەگەر لەگەڵ هەڵسەنگاندنەکانی ئێمە یەکی گرتەوە و زانیمان ئەم مناڵانە پێویستیان بە هاوکاری ئێمە ئیتر لە هەر بوارێکا بێ هەر پرۆژەیەکی ئێمە بێ ئێمە بەبێ جیاوازیە توانین هاوکاریان بکەین دوای ئەوەی کە ئەگەڕێتەوە بڵین تیمی مەیدانی لەلایەن بەشێکی ترمانەوە هەڵسەنگاندن بۆ فۆرمەکانەکرێت و پاشان ئەو فۆرمانە جیا ئەکرێتەوە هەریەکەیان خرێتە پرۆژەی تایبەتەوە لە کاتی پێویستە بە زووترین کات ئەتوانین ئێمە ئیشیان بکەن هەنێکیان پێویستی بەوەی ئێمە ڕێخستنێکی بۆ بکەین لەگەڵ دکتۆرێکا لەگەڵ بڵین سنتەرێکە ئەوەی بۆکەن هەنێکیان پێویستی پێوە بنێردێنە دەرەوە ئیتر خۆمان پەیوەندیان پێوەکەین و هەتا بە تەواوەتی ئەو کەیسە کۆتاییەت و ئێمە کەیسەکە لای خۆماندا ئەخرێن بۆیە هەچ کەسێک پێویستی بە هاوکاریەک لە هەر پرۆژەیەکی ئێمە بوو ئێمە بە خۆشحاڵی و لە پێشوازیانین بە بەردەوامی لەم فترەشە بووکە هەلیکاریشتان ڕاگەیاند پێما بێت لە بواری پەرستاریا بوو 54 هەلیکار شتێکی وا بوو ڕاتانگەیان پێمان بڵێ ئەم هەلیکارانە چۆنن ئایا ئەو کەسانە لە ئێستای دوای ئەو با بڵێن تست و تاقیکردنەوەی ئێوە توانیویانە دیاری بکرێن وەکو ئاماژەم پێیا بەشێک لە پرۆژەی بەرنامەی تەندروستی هاوکاریکردنی کەرتی حکمیش کراوە بە دوو بەشەوە بەشێکیان بە دابینکردنی ستاف بۆ نەخۆشخانە حکومیەکان بۆ لە ئامانجیانی بۆ ئەوەی بگەین بۆ ئامانجەی کە خەڵکی ئاش بکەینەوە لەگەڵ کەرتی حکومیە بەشێکیشان دابینکردنی مواد و پێداویستی و دەرمانە بۆ
نەخۆشخانە و سنتەرەکان ئەمەی بەڕێستان ئاماژەتان پێکرد دابینکردنی ستافە بۆ نەخۆشخانەکان بۆ نەخۆشخانەی مناڵان بوو دکتۆر جەمال فێرکاری لە سلەیمانی لەگەڵ نەخۆشخانەی مناڵ بوون پێویستێکی زۆریان بە پەرستار بوو پەرستاری پەیمانگە و پەرستاری زانکۆ سوپاس بۆ خوا پرۆسەکە گەشتۆتە کۆتایی ئێستا تقریبن ماوەیەکە کارمەندەکان دەستیان بە دەوام کردووە لە پرۆسەسکردنی بە بڵین هینەکەین هێشتا بە تەواوەتی نەگەیشتووەتە ئەوەی کە ئێمە ئەمانە ڕاستە گەشتونەتەوە بەڵام هەنێک لە کاندیدەکان ئەو دەوراتانی کە پێویست بووە نەیان بینیەوە ئێمە پێشتریش ئاماژەمان پێ کردووە خسومانتە سەرشانی خۆمان بۆ ئەوەی ئاستی پرۆژەکە زۆر بەرزتر بکرێتەوە و ئەو دایک و باوکانی کە لە ڕووی مادیەوە توانای ئەویان نییە مناڵەکان بەرنە شوێنێکی ناحکمی ئێمە ئەو ئیتمئینانەیان بینێ کە لێرە زۆر بە باشتر و بە شێوەیەکی چاکتر ئێمە ئەتوانین هاوکارتانین بە سوپاسەوە زانکۆی سلەیمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان لە هەر چوار پارێزگاکە زۆر هاوکارمانن لەمەیە ئەمە وا ئەکا پرۆسەکە زۆر باشتر بێ و بەشێکی تریش لەوەی کە ئێمە ینی گروپێک لە گەنجان لە ناو هەرێمی کوردستانە جارێکی کە ئەخەیتەوە ئیشکردن ئەمە هەستمان کرد چەند لایەنەیە تۆ لەلایەکەوە خەسخانەکان پڕەکەیتەوە بە ستافێکی خۆمان لەلایەکەوە گەنجانێک کە کاریان نیە و پیشەیەکی ئەو تویان ئەیان خەیتە سەرکاری خۆیان بە شێوەیەکی ئاموو لە هەمووشی گەورەتر ئەوەیە ئەو خێزانانی کە توانایەکی ئینیانە کە لە ڕووی دەرونیەوە کە کەسێک لە هەرێمی کوردستانە بەداخەوە وای لێ هاتووە کە ئەگەر بێت و ئەم هەڵانە لە ڕووی داراییەوە نەتوانن کەسەکە بەرنە نەخۆشەکان برنە کەرتی ئەهلی ئیتروە هەستەکەن ئەمە ناتوانێت چارەسەرکە بەڵام کە تۆ بەم پرۆژانە وا لە خێزانەکانەکەی نا بە پێچەوانەوە کە تۆ ئەی بیتە کەرتی حکمی هەم لۆدێکی زۆر کەمترەکەوێتە سەر خۆت و ژیانی خۆت هەمیش سیقەیەکە گەڕێنرێتەوە بۆ کەرتی حکمی و چارەسەرێکی باشتر لە ڕووی مادیشەوە خات و بنار لەوان لە ڕووی مادی و پارێکی زۆری بۆ گەڕێتەوە من پێم خۆش و پرسیاریەوە بکەم لەسەر هەموو هەوڵی ئێوە وەکو مناڵ پارێزی کوردستان پاڵپشتەکانتان چوانە ینی بۆ نمونە هەمیشە مناڵ پارێزی کوردستان یەک پامی هەیە ئەڵێ ئێمە بەپێ جیاوازی کارەکەین ئیتر ئەم مناڵە لە سووریەوە هات بیاخۆ مناڵی بێ لە سلەیمانی باخۆ مناڵی بێ لە خواروی عێراقەوە هاتوێ بە چاوێک سێرەکرێ جیاوازی نییە پاڵپشتەکانتان چۆنە و ئەتانوێت چیکە بکەن بووی زیاتر ئێوە خزمەتەکانتان بخەنە بەردەمی هاوڵاتیان هەر ئێمە ئامانجمان ئەوەیە کە هەچ کەسێک لە هەرێمی کوردستانە یاخود لە سنووری ئەو ئۆفیسانی کە ئێمە کراوەیە پێویستی بە هاوکاری بێ ئێمە هاوکاریەکەین هاوکاریەکان ئیتر ئەم کەسە ئاوارە بێ پەنابەر بێ لە هەچ شوێنێکی ترەوە بێ یاخود دانیشتووی کۆمەڵگاکەی خۆمان بێ ئێمە هاوکاری پێشکەشەکەین بەبێ جیاوازی بەڵام پێویستە هەر کەسێک لەو کەسانە لەگەڵ هەڵسەنگانەکانی ئێمە یەک بگرێتەوە یعنی بەرنامەی تەندروستی بە هیچ نوعێ ناتوانێت پشتگیری کەسێ بکا کە لە ڕووی مادیەوە وەزئێکی باشتری هەبێت چونکە توانای ڕێکخراوەکەسی کە لە پێشترەوە کەسێکی کە ئێمە هەچ کەیسێکەیەتە بەردەستمان دوو هەڵسەنگاندنمان زۆر بۆی گرنگە یەکەم لە ڕووی مادیەوە دووەم لە ڕووی پزیشکیەوە بڵێن ئێمە هەفتەی داهاتوو پێویستە 5 نەشتەرگەری بکرێ لە لای ئێمە 100 کەیسمان هەیە کە دانراوە ئەبێ نەشتەرگەریان بۆ بکرێ ئێمە دوو لایەن زۆر لێکەینەوە یەکەم لایەنی مادی ئەو ماڵە کامیان لە هەمویان خراپتر بێ و لە لایەنی تەندروستی کامیان پێویستە زووترین بکرێ ئەمە بۆیە ئاماژەی پێکەم چونکە زۆربەی ئەو خێزانانی کە ڕوو ئەکەنە ئێمە ئەمڕۆیان ئەڵێن با لە کاری داهاتووە یەکسەر بەشداربین بەڵام ئێمە خێزانێکمان هەیە ساڵی پێشوو دەمانگ پێش ئێستا هاتوو چۆتە سەرەکەوە لە ڕووی تەندروستیشەوە پێویستێکی زیاتری بە هاوکاری هەیە بۆیە ئێمە ئەوانە ئەفزەڵیەتەین بەوانە کە لە ڕووی مادیەوە توانیان کەمترە هەروەها لە ڕووی تەندروستیشەوە ئەمان ناخرێتە پێشەوە هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە بتوانین زیاتر ینی ئامانجی ئەم ساڵمان ئەوەیە کە بتوانین ڕێگری بکەین لە دروستبوونی نەخۆشیەکان پاشانیش بەرەو پێشچوونی ستافی خۆمان ینی ئامانجمانەوەی زیاتر ئیش لەسەر ئەو دوو بوارە بکەین وەک لە چارەسەرکردن بەشێکی تر لە هاوکاریەکانمان ئەو نەخۆشانەکەیان جاری وایە خۆیان ڕۆیشتونەتە دەروی وڵات بە حکمەوەی کە تۆ لە خێزانێکا بژیت بڵێن ئەو مناڵە و نەخۆشە جاری وایە ناتوانێت بوەستێ لەسەر ڕێکخراوێکە تاوەکو ئینێرێتە دەرەوە هەر چۆنێک بێ ئەم لە ڕووی مادیەوە
کۆیە کاتەوە ئەینێتە وڵاتێکی تر ئەمە زۆرەکەوێت لەسەر خێزانەکان بۆیە ئێمە هەر پرۆژەیەکی بەردەوام لە 2005 هەتاوەکو ئێستا هەمانە گەڕاندنەوەی ئەو بڕەپارەیە کە لەلایەن نەخۆشەکانەوە سەرفەکرێت بەشێک لەو بڕەپارەی کە نەخۆشەکان لە هەرێمی کوردستانیان لە دەروی هەرێمی کوردستان یاخود لە دەروی عێراق سەرفیەکە ئێمە ئەو بڕەپارێ بەشێکی بۆ سەرفەکەین ناڵین 100% بەڵام هەنێ جارەگاتە لە 150 ئەو تێچووی کە نەخۆشەکە لە دەروی وڵات یاخود لە نەشوێنێکی کە سەرفی کردووە ئێمە ئەو خزمەت گوزاریشمان هەیە بە سەرفکردنەوەی بڕی پارێکە یارمەتی مادیدارە زۆر سپاس هەر بمێنن سپاس کە هەوڵێکی ئاوا جوانەیەن وی کە هەموو تاکێک ژیانی بۆ ئاسانتر وە کەم کێشەتر بێت بە تایبەتوانێت کە خۆیان تۆزێک ژیان لەگەڵیانە بە قورسی مامەڵی دووبارە سپاس بەخێر.